چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. تینوویەک لەسەر دیواری باخێک. لە باخێکدا کانیەک هەبوو، چواردەوری باخەکە بە دیواری بڵیند پەرژین کرابوو. پیاوێکی تینووی لەش بەبار بەسەر دیوارەکەەوە بە حەسرەتەوە دەیڕوانی ئاوەکە، وەک ماسی بە دوای ئاوەوە بوو. لە پڕێکدا خشتێکی لە دیوارەکە هەڵکەند و هاویشتیە کانیەکەوە. دەنگی ئاوەکە ئاوەزێکی ئەو تۆی هەبوو مەستی کرد، وەک دەنگە خۆشەکەی یار شیرین و دڵڕفێن بوو. کابرا هێندە لەزەتی لە دەنگی ئاوەکە دەبرد کە لە پەسا خشتی لە دیوارەکە هەڵدەکەند و دەی هاویشتە ناویەوە. گوێی لێبوو ئاوەکە دەیوت: هێی بۆچی خشتە هاوێژی، چ سوودێکت پێدەگات لەم کارە؟ کابرا وەڵامی داوە: ئەی ئاوی سازگار، ئەم کارە دوو سوودی تێدایە. ئەگەر چی من لەم کارەدا هیچ شارەزاییم نییە. یەکەمیانەوەیە بیستنی دەنگی تۆ بۆ منی تینوو وەک دەنگی ڕووباب وایە، ڕێک چەشنی کەڕەنای ئیسرافیلە کە مردوو زیندوو دەکاتەوە، بە هەورەگرمەی بەهاران دەچێ کە باخ پڕ دەکات لە شینکە و هەڵاڵا، وەک زەکات بۆ دەروێش و مژدەی ئازادیە بۆ زیندانی. سوودی دووەمیشی ئەوەیە بە هەڵکەندنی هەر خشتێک لە تۆی سازگار نزیکتر دەبمەوە. بە کەمبوونەوەی خشتەکان ئەم دیوارە بەرزا نزم دەبێتەوە و بە نزمبوونەوەشی دەبێتە هۆی نزیکی. ئەم دیوارە گەردەنبەندێکی بەرزە و ناهێڵێ سەرنەوی بکەیت. چەمینەوە و سوژدەبردن بۆ خواوەند وەکو خشت هەڵکەندن وایە. هەر جارێ خشتێ لە غروری خۆت هەڵکەنی، دیواری غرورت نزمتر دەبێتەوە و لە ئاوی حەیات و حەقیقەت نزیکتر دەبیتەوە. هەر کەسێ تینووتر بێت خێراتر خشتەکان هەڵدەکەنێ، هەر کەسێ عاشقتر بێت بە دەنگی ئاوەکە خشتی گەورەتر هەڵدەگرێ. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە عاشقی ڕاستگۆ گرنگی نادات بە نیعمەتەکانی دنیا. جۆش و خرۆشێکێک گیانی ئەو سەرمەز دەکات، ئەسڵی کار و مایەی گرنگی ئەوە. عاشقیش وەک بنیادەمی تینوو دڵ ناسپێرێ بە ئاو، بەڵکو تینوێتی و نیازی بە مەعشوق بۆ ئەو ئامانج و مەبەستە.